بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە و دەرماڵ و ئیمتیازەتەکان گەیشتە پەرلەمانی کوردستان و وا بڕیارە دووشەممە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بە میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. پرۆژە یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان گەیشتە پەرلەمانی کوردستان و دووشەممە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ دەکات. بەشی یەکەمی پرۆژە یاساکە ئامانجەکان و بەشی دووەمیش پرسی خانەنشینی لەخۆ دەگرێت. بە پێی پرۆژەکە پلە باڵاکان بە 15 ساڵ خزمەت و 45 ساڵ تەمەن خانەنشین دەکرێن و ئەو پێشمەرگانی لە ڕیزی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بە پلەی وەزیر و بریکاری وەزارەت و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون، خانەنشینەکەیان هەڵدەوەشێتەوە و دوای وردبینی ئیمتیازاتێکی شایستەیان بۆ دابین دەکرێت. بە پێی مادەی 4 پرۆژە یاساکە بەڕێوەبەراتی گشتی خانەنشینی وەزارەتی دارایی و سەرجەم بەڕێوەبەراتی و فەرمانگەکانی خانەنشینی هەڵدەوەشێننەوە و دەستەی خانەنشینی نیشتیمانی دادەمەزرێت. بەشی سێمی پرۆژە یاساکە ڕێخستنەوەی ماف و ئیمتیازاتەکانی میراتگری کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لەخۆ دەگرێت. لە مادەی حوتەمی پرۆژەکەدا هاتووە لیستی شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی پاک دەکرێتەوە و ماف و ئیمتیازاتی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لە سەرتاسەری هەرێم یەک دەخرێن. وەزارەتەکانی دارایی و خوێندنی باڵا، پەروەردە و تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شەیدان ڕێنمایی بۆ ڕێخستنەوەی لە ئەستۆگرتنی حکوومەت بۆ خەرجی چارەسەری تەندروستی و خوێندن بۆ کوڕوکچ و هاوسەری شەهید کە هاوسەرگیری نەکردووە لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆ حکومی و ئەهلەکان دەردەکەن. هاوکات بەشی چوارەمی پرۆژەکە تایبەتە بەنێشتنی سوودمەندبوون زیاتر لە جارێک لە بودجەی گشتی. بە پێی مادەی 8 پرۆژە یاساکە کار بە سەرجەم ئەو یاسا و بڕیارانە ناکرێت کە ڕێگە بە سوودمەندبوونی زیاتر لە یەک موچە و بەخشین دەدەن جگە لە ئیمتیازاتە داراییەکانی کە سوکاری شەیدان و ئەنفال کراوەکان. سەبارەت بە فەرمانبەرانی کەم ئەندامیش لە بڕگەی چوارەمی مادەی 8 داهاتووە ئەو کەمەندامانەی فەرمانبەرن لە جیاتی ئەو بەخشەی لە تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵاتی بۆیان دابین کراوە دەرماڵەی لەبری پەککەوتەی پێیان دەدرێت بە ڕێژەیەک لە موچەی بنەڕەتیان کە ئەو ڕێژەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەستنیشان دەکرێت بە ڕەچاوکردنی ڕێژەی پەککەوتن لەلایەن لیژنەیەکی پسپۆڕەوە. بەشی پێنجەمی پرۆژەکەش بواری پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی ناوخۆیی تێدا جێگیر کراوە. بە پێی مادەی 9 پرۆژەکە یەکەکانی ژمێریاری لە گشت یەکەکانی هێزەکانی پێشمەرگەی ڕێکخرا و ڕێک نەخراو لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە ڕێک دەخرێن. هەر بە پێی مادەکە پاسەوانی بارەگا حیزبیەکان و پلە تایبەتەکان لەلایەن ئەنجومەنی وەزیران ڕێک دەخرێتەوە و پێداچوونەوەش بە لیستی سوودمەندبوانی خانەنشینی کە مەندامانی پێشمەرگەدا دەکرێتەوە. لەلایەکی ترەوە پرسی دەرماڵی فەرمانبەران لە بەشی شەشەمی پرۆژە یاساکەدا هاتووە و باز لەوە دەکات پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران دەرماڵەکان لە سەرجەم دامەزراوەکانی هەرێم لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک بخاتەوە. لە هەمان کاتیشدا بەشی حوتەمی پرۆژە یاساکە ڕێخستنەوەی هەژمارکردنی موچەخۆرانی هەرێم لەخۆ دەگرێت. پرۆژە یاساکە لە 19 مادە و 8 بەش پێگاتوە و دوای پەسەندکردنی لە پەرلەمانی کوردستان و بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان لە ماوەی 3 مانگ جێبەجێ دەکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگالی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەرلەوەی کە بچینە سەر وردەکاری و بەشەکانی یاساکە ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین باخی ئەم پرۆژە یاسایەتیەوە چی لە دۆخی موچە و لە دۆخی دارایی هەرێمیش دەگۆڕێت. بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو و ڕێزم بۆ جەنابتان و بینەرانی کەناڵی پەیام. دیارە ئەم پرۆژە یاسایە هەنگاوێکە لە هەنگاوەکانی چاکسازی ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ و بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە دوای پەسەندکردنی نەکۆی پرۆسەی چاکسازی، چونکە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی گشتگیر و فراوانترە و بە دیدی ئێمە زۆر بواری دیکەی گرنگ دەگرێتەوە و ئەوەشی لە ماوەی
ڕۆژانی ڕابردووە لەگەڵ لایەنەکە پەیوەندیدارەکان کە قسەمان لێ کردووە لای ئێمە چاکسازی بە تەنیا لەم پرۆژە کورت نابێتەوە بەڵام ئەم پرۆژەش خۆی لە خۆیان گرنگی خۆی هەیە بۆ چەسپاندنی دادپەروەری بۆ ئەوانەی کە لە ماوەی ڕابردووە زۆر بە ناحەق و ناڕەوا ملیۆنان دیناریان وەرگرتووە و خەڵکێکیشە بووە لە تەنیشتی تەنیا 100,000 یا 150,000 موچەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەبووە بردراوە خەڵکێکیشە بووە 2-3 ملیۆن دیناری بە ناڕەوا وەرگرتووە یا چەندین پاسەوانی بندیواری هەبووە چیە بوو ینی ئەتوانین بڵێن ئەمە عەدالەتێکی جوزئیتایە و هەنگاوێکە دیسان تاکی دەکەمەوە هەنگاوێکە لای ئێمە بە ئاراستەی چاکسازی و زۆرێک لەو بابەتانەی تایە کە ئێمەمانان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە بەتایبەتی لە 2009 و 2010 تا ئەم ساتە قسەمان لەسەر کردووە هاوارمانە کرد خەڵک بە نایاسایی کرا بە وەزیر نەبووە خەڵک سەدان کەس کرا بە بەڕێوەبەری گشتی سەعاتێ موەزەف نەبووە دەیان کەس کرا بە لیوا و عەمید و عەقیل ساتێک پێشمەرگەی سەربازی نەکردووە خەڵکم هەیە دوو موچە وەرەگرێ بە ناڕەوا یەکەی ژمێریاری هەر هێزە و یەکەی ژمێریاری خۆی هەیە چەندین بەڕێوبەری خاننشینی هەیە لە 2-3 کەس شوێنی هەیە هەموو ئەمانە تا ڕادەیەکی باش لە پرۆژەکە جێی کراوەتەوە و ئەکرێت دەوڵەمەندتری کرێت ئەگەر پرۆژەکە پاش پەسەندکردنی بچێتە بواری جێبەجێکردنەوە کە تەبعاً میکانیزمیش بۆ جێبەجێکردنەکەی داناوە بەڵام تیسان تاکی دەکەمەوە نابێ خەڵک وا تێبگا کە ئەمە کۆی پرۆژەی چاکسازیە لە کوردستانە ئەمە یەک هەنگاوە لە چەندین هەنگاوی پێویست باشە کاک عەلی بەس بەرز دەڵێمە یەکە مەنگاوە ینی دەکرا پرۆژەکە ینی گشتگرتر بووە پرۆژە چاکسازیەکە سێکتەرەکانی تریشی لە خۆی گرتاوە بێکەوە بۆ نمونە ئەوەی کە ئێوە وەکو پەرلەمانتاران مەسەری خاڵە سنووریەکانەوە کاکین دەکرا پرۆژەکە گشتگیرتر بووایە بەڵێ و ئێمە ئەمەشمان وتووە دەکرا پرۆژەکە گشتگیر بووە و ئێمە ئەمەشمان وتووە و بەخۆیان مانوتووە بەڵام وتویانە بە ئەمە بڕوا لە مەرحەلا وەکو لە بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیرانی شاتوواڵێ ئەمە هەنگاوێکە و لە هەمەلایەنە دەستمان پێکردووە ئێمەمانان من ئەمە بۆ جەنابتان باسکە لە سێبانگی ڕابردووە بە هیلاکیەکی زۆر بە ماندووبوونیەکی زۆر بە دوواداچوونی وردمان کردووە لەسەر کۆی گەندەڵی و ناڕەوایی لە خاڵە سنووریەکانە کە توانم پێت بڵێم حەجمی فەساد 30-40 ملیۆن دۆلاری مانگانە بێت هەموویمان دیاری کردووە ورد و درشت لە هەموو خاڵە سنووریەکان بە راپۆرتێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی وەزیران و لەم هەفتە بڵێم هەفتەی ئاین دەبێتەوە ئینشەڵا پەرلەمان بە ئامادەبوونی چەند وەزیرێک گفتوگۆی لەسەرەکە لە هەمان کاتە ئیشی جدیمان کردووە لەسەر زەریبەکان لەسەر خەرجی کۆمپانیا نەوتیەکان لەسەر ئەو گەندەڵیە زۆر و زەوەندەی کە لە دۆسەی وەبەرهێنانە هەیە هەندێشتی ترەیە کاک حەکیم هەرەوە نییە بەهۆی توجارەتی ناشەریفانەی تلیاک و مادەی هۆشبەرەوە هاوڕێ بەڕێز ئەم کۆمەلگا تەحتیم بووە بە هەزاران گەنج لانە و حاڵ و ماڵ و ژیانیان لێ تێک چووە ژیانیان نەماوە ئێخۆ چاکسازی لەم بوارە زۆر گرنگە ئەوە ئەتوانم پێ بڵێم لە چەند ڕۆژی ئایندا قانونێکی تایبەت بە مادە هۆشبەرەکان دەرەکەن کە تاسە لە کوردستانە قانونی نییە تۆ ئەزانی هەزاران ماڵ لەم کوردستانە وێران بوو تەنانەت لە زیندانیش لەبری ئەوەی بێتە شوێنی بووە بە شوێنێ لەوێش مادەی هۆشبەر بەکارەهێنرێ شوێنیە نییە بۆ چارەسەرکردنی ئەوانەی مدمن بوون خەڵکی زۆر تێوەگلاوە لە بازرگانی کردن بەمە ئەمەش پێویستی بە ئیسلاح ئەوەی وەبەرهێنانی شێوێ گومرگی شێوێ نەوتی شێوێ داهاتی شێوێ ئەو لیستی موچە و سیستەمی خانەنشینە ئەگەر توانیمان لەمە سەرکەوتوو بووین ئەمە خزمەتێکی گەورەیە بۆ وڵاتەکەمان و ئەگەر لە هەر کوێش زانیمان عەرقەلەیەکەیە گرفتێ هەیە لە بەردەم خۆی خۆمان و خەڵکی کوردستانیشە بە دڵنیاییەوە بەڕوونی ئاماژەی پێدەین و ئەوانە فەزەحەکەین کە ڕێگرن لە بەردەم بەس کاک عەلی ڕخنەیەکە بوو کە باز لەو دەکرێت کە پرۆژەکەی ڕابردوو ئەوەی لە خولی ڕابردوواتە پەرلەمان دەوڵەمەندتر بوو لە هەندێک ڕۆوە بۆ نمونە ئالەتی دانابوو بۆ دانەوەی پاشەکەوتی موچە کەمترین مەسەلەن ڕێژەی موچەی دیاری کردهبوو ینی لەمڕۆ ئەم ڕخنانە بەجێن کە پرۆژەکەی ڕابردوو دەوڵەمەندتر بوو بۆ چێندێک بڕگەی لێلابراوە کاکە حەکیم پرۆژەکەی ڕابردوو کە لە ئەنجومەنی وەزیرانەوە هات هیچ کام لەو خاڵانەی تیا نەبوو کە تۆ باست کرد ئەوانە لە پەرلەمانە ئیزافەکران دوای دەڕۆشت لە پەرلەمانە ئیزافەکران ئێستش ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانە لە گفتوگۆین بۆ ئەوەی پێکەوە کۆمەڵە میکانیزم دابڕێژینەوە هەم بۆ پاشەکەوت هەم بۆ کۆمەڵێک بواری دیکە بەڵام نامانەوێت ئەمە بکەین بە بابەتێک بۆ نمونە
بڵێم ئەوە تەنیا منم ئەمەوێ پاشەکەوتی موچەی فەرمان بەرام بدەمەوە هەرکێواویتەوە بۆ ئەوەی نەیداتەوە چکە کێشەی بۆ دروستەکە بەڵام من ئەڵێم ئەمەوێ بە تیمێ بە هەموو لایەنەکان بە معارەزە بە دەسەڵات پێکەوە فۆرمێ دابڕێژینەوە هەم بۆ پاشەکەوت هەم بۆ کۆمەڵێک بواری دیکەش کە قسەمان لەسەر کردووە بتوانین بە شێوەیەکی دادپەروارانە بۆ خزمەتی خەڵکی کوردستان کاری تیا بکەین ئەنی بە دڵنیاییەوە ئەوەی لە ئیمکانێت و توانامان هەبێ بۆ خەڵکی بە تایبەتی موچەخۆر و خەڵکی فەقیر و ئەوەی ئاستی مامناوەندیە و بۆ خوارەوە و قوربانی داوە ئەبێ بیکەین و من بەردەوامی شتوم ئەمە هەنگاوێکی گرنگی چاکسازیە بەڵام هەموو چاکسازی نییە کاکە حەکیم کۆمپانیا هەیە لە خاڵە سنووریەکان بەبێەوە هیچ کامانی 3 ملیۆن دۆلاری دەسەکەوێ هەیە پێنجی دەسەکەوێ ناکرێت دەست بۆ ئەمانە نەبرێ 64 شەریکەی سکیوریتی هی مەسول و مناڵە مەسولە لە هەمان کاتە لە 48 موچە بۆ هێزە ئەمنیەکان و ناوخۆ ئەڕوا معقولە نەتوان ئەمنێتی خەڵک پارێزن کۆمپانیا بێ پارە کۆکاتەوە دەیان حاڵەتی تر هەیە پێویستە ئەگەر ئیسلاحەکرێ ئیش لەسەر ئەمانە بکرێت ئەگەر ئیسلاح لەما کۆ بکرێتەوە زۆر بە دڵنیاییەوە پێتەڵێم ئێمەمانان قسەی جددیمانە بێ مووقیفی جددیمانە بێ هەڵوێستی جددیمانە بێ بەڵام قرارەکە ئەوەی ئیسلاح تەنیا لەما کۆ نەکرێتەوە وەکو لە بەیانەکەی ئەنجومەنی وەزیرانیش بوارەکانی تریش بگرێتەوە تا شوێنێ پێویست بێ لەگەڵ یاڕۆی باشە بەس دەتوانن لە پەرلەمان ئەو مەسلەی پاشەکەوتی موچەکە بەرەزوتت لە خولی ڕابردووش هەر لە پەرلەمان زیادتان کردە و بەرگەیە زیادی بکەن ئالەتی دانەوەکەی وە سەبارەت بە کەمترین خانەنشین ناڵێم کاکە حەکیم لەگەڵ فراکسیۆنەکانە لەگەڵ فراکسیۆنەکانە لە گفتو گوین من نامەوێت هیچ بڵێم بۆ ئەوەی بێتە هی من ئەمەوێت شتێ بکەین نەک بڵێم شتێک بکەین بێتە هی هەمووان هیوادارم بتوانین یان باشە بەس پێدوای بڵێم من ئەوەکەم و من پاشەکەوتی موچە دەمە و پرۆژەیەکەم بڵ ئەگەر ئیسە من بڵێم ئەوە پرۆژەیەکم حازر کردووە بە تەنیا خۆم فراکسیۆنەکەم پاشەکەوتی موچەی فەرمانبەران نەدەینەوە و خانەنشینان وا لەیەکەین و ئەبێت هەمووی بە قسەی ئێمە بکە ئەمە بۆ وەڵێم نەکرێت ئەمە بۆ وەڵێم نەکرێت چکە بێت بڕۆی لۆبیکەی قەنەعەتی هاوبەش دروستکەی بڵێ هەمومانە ئەوەی وای کردوتی من بە تەنیا ئەوەکەم لەوە دڵنیا بەوە بۆ ئەوەی کە نەیبێت و خەڵکا بە قوربانی خۆی بکە بە پاڵەوان ئەوە پێوتێ فێڵکردن لە چاوی خەڵک ئێمە نامانوێت فێڵ لە چاوی خەڵکەین باشە ئەیس کەمترین خانەنشینی کەش هەر لەسەرەوەش قسە لەگەڵ فراکسیۆنەکان بێکەوە مانگی دەکەن کە کەمترین خانەنشینی دیار بکرێت چکە لە ئیشەڵا ئیشی تیاکەین ئیشەڵا ئیشی ئەزانین چۆنە کاکە حەکیم سەریکەم بابەتێکەیە لە پێڕەوی ناوخۆی پەرلەمان و لە قانونا تەزبیت کراوە ئەوەی لایەنی دارایی هەبێت ئەبێ بڕۆی گفتوگۆ لەگەڵ حکومەتا بکەیت و قەنەعەتیان پێ بکەیت پاشان قەنەعەت بە فراکسیۆنەکان بکەیت و ئیشی بۆ بکەیت و بچێتە بواری جێبەجێکردنەوە تۆ قەرارەکەش دەربکەی بۆ نمونە گەر تەقاعودیەکە ئەوەی کە لە فکرە بکرێ 50 ملیاریەوە ئیزافەوە بزانم ئەبە هێزی ئەمنی و ناوخۆ و مەدەنی ئەوانە ئەگەر حکومەت جێبەجێی نەکا بەهایان قەرارە چییە هیچ نییە پەرلەمانی کوردستان خولی پێشوەر لە سەرتاوە کۆمەڵە قەراراتمان دەرکرد بۆ هێزی پێشمەرگە وتمان هیچ حسێ بۆ حکومەت ناکەین قەرارەکانمان دەرکرد دوای حکومەت جێبەجێی نەکرد کێ زەرمەند بوو هێزی پێشمەرگە بەڵام تەفاهممان بکردایە ئەو کاتە لەوانەیە نیوەی ئەوە بەهاتایە بۆیە پێویستێک ینی دیبلۆماسیەتی ئەگەر مەسلحەتی خەڵکت بوێ بێ دیبلۆماسیەتی کاری پەرلەمان بەکاربێنی ئەگەر تەنیا بۆ ئەوەش بێ خەڵک بڵێ ئەمە کوڕێکی زۆر بەخیرەتە و چۆن دیفاعەکە و دوای لە نەتیجە شایشتە زۆر ئاسانە بە 3 دقیقەیە بەڵام ئیشە سەختەکە ئەوەی پێشوەکە عەرزی جەنابتە بکرد زۆر باشە بەس ئەوەی کە خانەنشینی کەمترین بڵین بەڕێز وتت 50 ملیاری دەیە چکە پێشتر وەزیری پێشووی دارایی لە کابینی پێشوو ینی باسی لەوە کەم پرۆژە چاکسە 100 میلیارد دەگەڕێنێتەوە یعنی ئەگەر 100 میلیارد بگەڕێنێتەوە ینی ئەو داهاتە دەکرێت ینی ئەگەر ئێوە مەسەلەن بێکەوە لێک تێگەشت نەبێت لە پەرلەمان حکومەت کاک حەکیم ئەم قسە لە من وەرگرە ئەمە من لە یەکەم کۆبوونەوەش لەگەڵ سەرۆکی حکومەت و جێگرەکەی و ئەو لیژنەی کە دروست کرابوو بۆ هەمواری یاسای چاکساسی ئەم بابەتە کراوە وەڵڵی کاکە یەک کەس تا ئێستا دراسی نەکردووە بزانێت چە دەگەڕێتەوە یەک کەس ڕقەمی دقیق بۆ نمونە ئایا چەندێک خانەنشینی نایاسایی هەیە
دیاری نەکراوە تا ئێستا لە واقعەکە دیاریەکرێ لە عەمەلیەکە دیاریەکرێ کەس ئەزانێت چەندێک کەس هەیە شەهیدی فەعلیە و چەندێکەیە نافەعلیە و بە درۆکراوەتە شەهید تا ئێستا بە فەعلی گیان نەکراوەتەوە کاکە حەکیم کەس ئەزانێت چەندێک کەس کە مەندامی سەنگەرە و چەندێک کەس کە مەندامی سەنگەر نییە دیاری نەکراوە ڕەنگە ئەوانەی بە ناقانونی کرابن بە وەزیر دیار بن ڕەنگە ئەوانەی بەکراون بە مەسەن چەندێک کەس بە ناڕەوا هەندێک پارە وەرەگرێ ئیستیحقاقی خۆی نییە ئەمانەش دیاری نەکراوە زۆر بواری دیکەشەیە دیاری نەکەوە من پێم وایە ئەوەی کە ئەڵێ چەندێکە گەڕێنێتەوە تا بە تەواوەتی پرۆژەکە نەکەوێتە بواری جێبەجێکردنەوە دیار نییە دڵنیا بەلەوەی و حکوومەتیش هەمان قسەی کردو کە ئێمە کۆبووینەتەوە هەرچێ هەر ڕقەمی پێوت بێڵێ بڵێ بێزەحمەت ئەم ڕقەمەوە لەکوێوە هێنا بۆ نمونە چەندێ لە خانەنشین ناسایە گەڕێتەوە چەندێ لە ئیپلە باڵاکانە گەڕێتەوە چەندێ لە دووموچەیە گەڕێتەوە چەندێ لە بندیوارە گەڕێتەوە چەندێ لە ڕێخستنەوەی بەڕێوبەراتی خانەنشینیەکان لەوانەیە زیاتر بێ لەو بڕە لەوانەیە کەمتر بێ بەڵام بڕێکی دیاریکراو نییە کە بڕێکی دیاریکراو نەبوو بە دەقیقی دیار دەبوو باش نییە فێڵ لە خەڵک بکەیت و لە خۆتۆ ڕقم بۆ خەڵک لێ دێ باشە بەس باس لەوە دەکەێت کە یاساکە سەرڕەجعیشی تێدانیە وایە بۆ نمونەگەر کەسێک بە ناسایی پارەشی وەربگرت پێ لەمە دووە ینی لێخۆشببوونی بۆ دەردەکرێ ئەویتیانە یاساکە ئەوەی وەڵا عەفە الله عەما سەلەفە ینی ئەوەی کە ئەوەی تا ئێستا وەری گرتووە ڕۆشت و بەڵامی تر لەمە دووە قەتعکرێتەوە تۆ ناتوانانی کاکە حەکیم بڕۆی بڵێ تۆ 10 ساڵە ئەوەنە ملیۆن دیناری وەرگرتووە بە ناڕەوە وەرە بم دەرەوە ئەمە لە عەمەلیە ناکرێ ینی بەڵام لێرە خۆشببوون باشە و ئەوان لێ خۆشببوون نییە کاکە حەکیم ئەوەی کێ بۆی کردووە مەسەن بە موافقەی سەرۆکی حکوومەت کراوە بە وەزیرەکان کراوە باش ینی ئەیکی خواویش بەرپرسەوە نییە ئەو بەرپرسە بەڵام ئێسش لەمە ڕابگیرێ خۆتەوە ئەنیەکێ مایم بۆ نمونە ملیۆنێکی هەبووە 10 ساڵ وەری گرتووە هەر ساڵی 12 ملیۆنەکە ئێستا لەکوێتوان بڕۆی 120 ملیۆن دیناری لێوەرگریتەوە ناکرێ بەڵام لەمە دوا ڕێکرێتەوە و تەنزیم کرێ لێرە شار ڕابگیرێ هەر باشە باشە زۆر باشە سەبارەت بە خانەنشینی پلە تایبەتەکان بڵین سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگر و پەرلەمانتاران چۆن چارەسەر کراوە لەم پرۆژەیە و بەنیازنێوە لە پەرلەمان دەستکاری بکەن یاخودەوەی حکوومەت چۆنە بڵین ئەوەی کە پێشووتر کاکە حەکیم ناڕەوایی هەبوو ینی گەنجێکی 30 ساڵ ئەگەر هیچ ساڵی خزمەتی نەبێ لەگەڵ یەکێکە تەمەنی 6 ساڵی و 40 ساڵی خزمەتی هەبێ هەمووی بەیەک بڕتەقاع دەگرا 6 ملیۆن بوو 6,400 و هەم وەکو بڕ زۆر بوو هەم ناڕەوایی تیا بوو هەم سیستەمی تیانە بوو هەم پێوەری تیانە بوو هیچی تیانە شتێکی زۆر زۆر خراپ ئێستا تا ڕادەیەک وەکو عێراقی لێکراوە ئەوەی عێراق وە خۆی کۆپی کراوە هێنراوە دانراوەتەوە کە بە پێی تەمەنە و ساڵی خزمەتەوە ئەوانە بەڵام ئەمەش قابلی ئەوەیە باشتریکەین چاکتریکەین چاکتر لە پێناوی بەرژەوەندی گشتیا ڕێکتری خێنەوە و تەنزیمیکەین چکە ئەمە تەنیا ڕێی ئەنجومەنی وەزیرانە پەرلەمان دەسەڵاتی دەستکاریکردنی هەموو بوارەکانی باشە بەس ئەوەی کە دیاری کراوە بۆ نمونە 45 ساڵ و 15 ساڵ خزمەت بەڵام لە بڕگەیەکیشە باز لەوە دەکا ئەوانەی کە کەمتر لە 15 ساڵیان 3 ساڵ خزمەتیشیان بۆ ئیزافە دەکرێت پلە تایبەتەکان مەبەستم من لەگەڵەوە بڕگانی باشە ئەگەر ئەم بڕگەوای با بۆ فەرمانبەری یاساییش بکرێت ینی پێ دوایە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکی دیکەش پێت خۆش بێ باش ئەی ئەوانەی بۆ نمونە تەمەنیان نەگەشتە 45 ساڵ و بۆ نمونە 4 ساڵ خزمەتی هەیە یعنی هەر خانەنشینی لەمە دووە ئەگەر یاساکە پەسەند بکرێ بچێتە بواری جێبەجێکردنەوە نایگرێتەوە کاک حەکیم من پێتەڵێم کاک حەکیم من پێتەڵێم ئەمەی عێراق و ئەمەی ئەنجومەنی وەزیرانی شتێکی نموزەجی نییە و مەرج نییە عەدالەتێکی زۆر باشی تیا بێ ئەمە لەگەڵ فراکسیۆنەکانە لە گفتوگۆوە بین لە پێناوی عەدالەتێکی باشتر بۆ گەڕانەوەی پارەی باشتر بۆ خەزێنەی دەوڵەت ڕەنگە بەڵام نامەوێ هیچی تر بڵێم بۆ ئەوەی گرفت دروست نەبێت چکە من دیسانەوە تاکی دەکەمەوە ئامانجەکە لای من ئەوەیە پرۆژەکە بە باشترین شێوە بڕوە خۆتە زانی خەڵکی کوردستان نەزانن کورە هەروەڵا نەک قەناتە هەموو کەناڵەکان لەوانەیە دایان فاسیلە و ئینیان کردوێت لەسەر ئەوەی کە من وتومە دوومان یەکەم پرۆژەکە ڕوا و نەڕۆشت و گەشتە 5 مانگ هەمووی منی تاوانبارە کرد بەڵام ێستا خۆ من ناڵێم پرۆژەکەی هی منە
قەینا یەخواگردنیوانە ئازابی هەمووی قسەیان بە منەوت بەڵام ئەڵێن پرۆژەکەی هەمومانە ئەگەر وا بۆ موتایی منەوانە ئەی بۆ لە دواکەوتەکەی هەمووی شەڕەکە بە من فرۆشرا بەڵام نا ئەمە گرنگ نییە لای من گرنگەوەی پرۆژەیەکی باش بڕوە لەوە گرنگتریشەوەی لای من دەست بین بۆ پرۆژەکانی دیکە بە تایبەتیەوەی خاڵە سنووریەکان کە من زۆر بە وردی ئیشم تیا کردووە تاوانی گەورەی تایە جەریمەی گەورەی تایە دەرحەق بەم میلەتە ئەبێ دەست بروێ بۆ ئەوانی ترش بۆ ئەمەش دیسانەوە تاکی دەکەمەوە لەگەڵ فراکسیۆنەکان لە خەتاین بۆ ئەوەی باشتریکەینەوەی کە باش ئەی سەبارەت بە دادوەرەکان ینی بۆچی لەم پرۆژه یاسای خانەشین دادوەرەکان ناچێتە پلەی تایبەتەوە بۆچی لەم یاسایە باز نەکراوە وەڵا لە پیاچوونەوە بە دەرماڵەکانە ڕەنگە شمولی ئەوانیش بکە بەڵام بەخوا با واقعەکە پێ بڵێم کەس ناوێرێ باسی دادوەرکە زانی کەس ناوێرێ باسیکە دەرماڵەکان چەندێک زۆرە پشت بەستووە بە بڕیاری خۆیان نەک بە قانون و تا دواتر بە فعلی باس نەکراوە بەڵام قسەیەکەیە لە پەرلەمان بەڵێ ئەوانیش بگرێتەوە بەس ئێستا ئەوان موچیان لە هی پەرلەمان زیاترە موچەی خانەنشینی مەبەستن پەرلەمانتار و وەزیر و بەڕێوەبەری گشتی وەڵا خانەنشینیەکەیان لە سەدا لە ئەوەی پەرلەمان لە سەدا سەدی کۆی موچە بەڵێ یعنی ئەوەی پەرلەمانتار ینی لە سەدا سەدی کۆی موچە کاکە حەکی بەزانی یعنی چی لە سەدا سەدی کۆی موچە بەڵێ یعنی لە دەوامی ئەگەر مەعاشەکەیت 9 ملیۆن دینار بێ کە تەقاعودیش بووی هەر 9 ملیۆن دینارە باش زۆر باشە ئەی سەبارەت بۆ کاتێکا بۆ پەرلەمانتار وان نییە پەرلەمانتار هەیە سەری کە کاکە حەکیم لە پەرلەمانتار هەیە لەوانەیە بچێتە تەمەن و ساڵی خزمەت و ئەوەشەوە بڕێکەوی بۆ دەرچێت زۆر باشە ئەی سەبارەت بۆی کە باسی دامەزراندنی بەڕۆبەراتی گشتی خانەنشینی دەکا ئەمە سوودی چی ینی پێشتر ینی بەڕۆبەراتی زۆر هەبووە کە خانەنشینی لێکراوە ئەمە سوودی هەیە دامەزرانی ئەم دەستەیە بەشێکی گەورەی موچەی پارەی موچەی هەرێمی کوردستان خۆمانەزانین لە خانەنشینیایە بەڵام خانەنشینی یەکێکە لە بێسەر و بەرترین بابەتەکانی ئەم وڵاتە نە سندوقی تەقاعودی هەیە نە دامەزراوەیەکی گشتی هەیە سەرپێشتی پرۆسەی تەقاعودکە لە چەندین شوێنی جیاواز ئەمە دەستگای شەیدانە ئەمە خانەنشینی ئەیلولە ئەمە خانەنشینی پێشمەرگە دێرینەکانە ئەمە خانەنشینی سەربازیە کورە ئەمە بەڕێوبەراتی خانەنشینی مەدەنی هەموو ئەمانە لە 6 شوێنە پێم وایە هەمووی هەڵەوەشێتەوە ئەنجومەنێکی نیشتیمان گرنگ دروستەکرێت بۆ پرۆسەی خانەنشینی و ئەوەی لە فکرەکە هەیە هیوادارم وە خۆی تەطبیق و عملیەکی قورسیش نییە ئەگەر ئیرادە هەبێ تۆ لە داتابەیسێکە ناوی هەموو تەقاعودیت لایە ناوی سیانیەکێکە نووسی مەسەن ئەحمەد عوسمان حسین خانەنشینە کلیکەکەی لە فایلەکەی خۆی ئەڕۆیتە ناو ئەو فایلەی تایبەتەی کە بۆی دیاری کراوە تەمەنی چەنە ساڵانی خزمەتی چییە تەرفیعەکەی چییە وادە قانونیەکەی چییە قەرارەکەی چی هەمووی بە سیستەم تایەتی ئەو کاتە کەس لە دوو شوێن مەعاشی نابێ و هەمووی ڕێکوپێکەکرێتەوە و ئەمەش کارێکی قورس نییە پێمان وایە ئیرادەکە بێت چکە لە نێتەکە کە داڕێژاتەوە ئەوە بوو کە عەرزم کرد باش ئەی خانەنشینی یاسایی ڕێژەکەی دیارە بڵین دەتوانرێت ئەمەش بە تەواوەتی ڕێک بخرێتەوە چکە پێشتر قسەی زۆری لەبارەوە دەکرا وەڵا کاک حەکیم ئین شێوێ ئیشێ من بۆیە پێم وتی ڕقەمەکە دیار نییە ئەبێ فایل بچیتەوە سەری خەڵکەیە کاکە حەکیم بە وەزیر تەقاعود کراوە 15 ساڵە هەموو مانگە 6 ملیۆن وەرەکرێ بڕۆ ناو فایلەکەی جگە لە ئستنساخی نفوس و فۆرمی باعیچی تریتیانە ئەمانە بێ جاکرێتەوە ئەمە بۆ مدیر عام بۆ وەزیر بۆ لیوا بۆ عەمید بۆ عەقید بۆ هەمووی ڕاست بەڵێ ئەی بندیوار هیچ شتێکی تەیە لەبارەی و فەرمانبەرانە یاخودەوە بابەتێکی جیاوازترە لە پرۆژەکەدا نیە بڵین ئەوانەی کە بندیوار بوو وەڵا ئەمە بابەتێکی جیاوازترە بەڵام پرۆژەیەکەیە بۆ ئەمە کۆمەڵە ئەفکارەیە لەگەڵ کۆمەڵە خەڵکی پسپۆرش قسە کراوە کە ئایا سیستەمی جیازەکەیە کە سیستەمی خوێندنەوەی چاوچکۆی قسەیەکێک کە پەنجەمۆریش ساختەیەکرێ و فەشە لێرێ و دەور نابینێ ئەوەی پێوێت فەیس دەموچاوە خوێنێتەوە ئەوانە لە دنیاشا هەیە محتەبەرە بەکار بهێنرێ ئەوەی کە دەوامەکە بەیانیان پرێنتی فەیسی بکە و دەموچاوین کا و بینێرێت و ئەوانە و ڕێک بخرێتەوە ئەمە بە قەرار ناکرێم
خۆ هیچ قانونە نیە ڕێگە بە هیچ قەرارێ نییە ڕێگە بە بندیوان ئەمەیە کە مەسەن ئامرفە و جەبڕێکی بۆ خۆی تەرک کردووە و کراوە مدیر عامێکە چاوپۆشیەکە کێە فڵان ئەوە ئەبێ بە سیستەم ڕێک بخرێ و ئیجراعاتێ نەک قەرار قەرار و قانونەکە هەیە ئیجراعاتەوەی لەم پرۆژە لە دەرەوەی ئەم پرۆژە چاکسازیە وایە ئەم مەسەلە دەبێت چارەسەر بکەین لە پرۆژە ئیجراعات ناکرێت کاکین ئەمە بڕیاردانە قەراردانە قانون دەرکردنە بۆ ئەو شتانەی کە لار و خوار و خێچن قەراری نییە ئێستا ئەوەی تر قەراری هەیە پێویستی بە ئیجراعاتە بۆ ئەوەی جێبەجێ بکرێ مەسەلەن حکوومەتی هەریەم قەراری هەیە سیارەی حکومی بۆ کاروباری شخصی بەکارنێنێ بەڵام چۆن بەکار نایە هەر ئێواران بڕۆ بازارەکانی هەولێر و سلێمانی چەند ڕقەمشی نەبینیت باش مناڵی پێێنن بۆ مەکتب مناڵە بنەوە بۆ مەکتب سیارەی زێرەڤانی هەیە داری پێ برنەوە سیارەی بەرگی و فریاکەوتنەیە ماڵی پێبارەکەن فلانەیە فلانی پێکەن ئەوە ئەمە ئیجراعاتیەوێ ئەمە قەرار دەرچووە تەواو بەڵام ئیجراعاتەکە سست و لاوازە ئەگەر 4 کەس ئیجراعاتی لەگەڵ بکرێ و سیارەی لێوەربگرێتەوە گرامەیەکی قورسکرێ هەمووی تەرکێدا باشە ئەوەکەی تریش وایە ئەگەر دوو ئامر فەوج فەسڵ کرێ لەسەر ئەوەی بندیواریانێ ئەوەکای تریش هەمووی تەرکێدا باشە بەس سەبارەت بە خانەنشینی نایاسایی بۆ نمونە کەسێک هیچ خزمەتێکی نەبووە ینی خانەنشین کراوە بە نایاسایی یعنی چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت لەمە و دووە بۆ نمونە خزمەتی نەبووە هەر تەمەنشی ڕەنگە شمولی نەکرد بێ بە قانون ڕێک کراوەتەوە کاک حەکیم بە قانون ڕێک کراوەتەوە خانەنشین کێیە خانەنشین کەسێکە کە خزمەتی وەزیفەی هەبێت بە پێی قانون لێبڕینی تەقاعوتی دابێت وادەی یاسایی هەم لە ڕووی تەمەن و لە ساڵی خزمەتەوە تەواوی کرد بێت خانەنشین شمولی ئەوەیەکە ینی نقطە سەری دێر باش ئەی سەبارەت بە دووموچە ئەوانەی کە دووموچیان هەیە جگە لە کە سوکاری بڵین وارسی شەیدان و ئەنفال کراوەکان دووموچە بە تەواتی مەمنوعەکرێ بەڵێن ژماریان زۆرە وارسی شەیدان و ئەنفال کراوان جێیە کاک بەڵ کاک حەکیم وارسی شەیدان و ئەنفال کراوان جیاوازە با تێکەڵ نەکەین بۆ نمونە کەسێک پێشمەرگەیە شەهید بووە 5 مناڵی هەیە باشە خێزانەکەشی مامۆستایە ئێستا تۆ ناکرێ موچەیەکیان ببڕیت بڵێ وەڵا ئەمە دوو موچەیە چکە ئەو شەهید ئەم مامۆسایی ئەرکی مامۆسایەکەی خۆیە ئەو شەهیدانە پارەی شەهیدی ئەو باوکەیە ئەمە جیاوازە ئەمە بۆ کەسوکاری ئەنفالیش جیاوازە یەکێک کەسوکارەکەی ئەنفال کرا و تاقانەی ئەنفالە هەرچییە خۆی مامۆسایە بێ بەڵا پارەی ئەنفالەکە ئەمە جیاوازە لەوەی یەکێ لە دوو شوێن مەعاشی هەبێت ئەمە جیاوازە لەوە باشە بە ژماریان زۆر ئەوانەی کە ئەوەندەی کێ و متاباتان کردبێ پێشتر بە دوازوتان کردبێ ئەوانەی کە دووموچیان هەیە والله کاک حەکیم ئەمانە هەمووی لە تەطبیقات دەرەکەوێت بەخوا لە تەطبیقات دەرەکەوێت خۆ من دائیرە بە دائیرە وەزارەت بە وەزارەت نە من و نە کەسی تر بەخوا نەگەڕاوە بزانێت کێ هەیە بەڵێ هەیە بەڵام چەند کەسە نازانم بەخوا باش ئەی لار لە بەشی هەرکێش ڕقەمێکی پێوتی لە ئێستا دقیق نییە باشە ئەی سەبارەت هەر لە بەشی نێشتنی سوودمەندانی زیاتر لە جارێک باسی کەمەندامان دەکا بڵێن خەما پێداویستیا بێت ئەوانەی کە فەرمانبەرن ینی باز دەکا و بەخشێک کە پێیان دەدرێت کە 100,000 دەبدرێت دەرماڵیان بۆ سرف دەکرێت ئەمە زیانیان بەرناکەوێت بڵین والله ئەوە بابەتی مناقەشەیە کاک حەکیم دوو مناقەشەی جیاوازە لەسەری یەکیان دەڵێ ئەم هاوکاری خاوەن پێداویستی تایبەتانە بۆیە ئەدرێت بۆ کەسێکە سەرچاوی دارایی نەبێت باش نتوانێت بژێوی بەڵام بۆ نمونە ئەگەر یەکێک مامۆسای زانکۆ بێت معاشێکی باشیە بێت توانای ئیشی هەیە سەرچاوی داراییشی هەیە ئەم بڕەپارەی بۆ پێ بدرێت ئەمە بۆ چوونێکە بۆ چوونێکی تریشەڵێ لەوانەیە ئەمە پێویستی بە عیلاج بێ ئەو بڕەپارەیە بۆ عیلاجە بەڵام بابەتی دیکەی زەڕورترەیە کاک حەکیم یەکێ لەوانە کە ئێستا ئێمە بە چڕی خەریکی ئیشتیاکردنین ئەوەیە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ئەو ئافرەتانی کە بێ هاوسەرن زۆر گوناحن ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە یعنی من ڕۆژانە تەلەفۆن نەکرێت یعنی ئافرەتەیە نەخۆشی شێرپەنجەی هەیە کرێ چییە؟ 3 هەتیوی لەسرە 100,000 هەبوو یا 150,000 4 ساڵە بڕاوە ئەی ئەمە بەچی بشی یعنی ئەو خەڵکە پیاوە مرۆڤێکی ساقیشی نییە چ جای ئافرەت پێ و سەرەتان بێ و 3-4 هەتیوی لەسەر بێ و کرێکیش بێ ینی ئەبێ ئێمە بەڕاستی بیر لەوانە بکەینەوە وەلای من ئەوە ئەولەویەت پێ ئەبێ بەڕاستی گوناحن ئەمانە نزیکەی 80,000 خێزانن بەڕاستی ئەمانە تاوانە ئەمە تاوانە ینی تۆرە من ڕۆژانە بیرەکەم وەرە یەکێکە بێت لەم خاڵە سنووریانە مانگی 4-5 ملیۆن دینار باوەڕق بە قورعات باوەڕکەیانە ئەیفۆر ئاوەرەقەیەکی ئەیفۆر ئاوە
چوار شتی لەسەر نووسیەوە هەر سیارەیەکێت بڕەپارێکی زۆری لێ وەرەگرێت مانگی 2 ملیۆن دلار کاتە باخەڵی لەو لاشەوەی کە 2 ملیۆن دلار لەسەر حسابی ئەم وڵاتە بە گەندەڵی ببا لەو لاشەوە ئافرەتێک 3-4 هەتیوی لەسەرە کرێچیە 100,000 بێت 4 ساڵە بڕاوە بە ناوی ڕێخستنەوە ئەوانەوە ئێستا لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە لە خەتی لەگەڵ وەزارەتی کار یعنی هیچ نەکرابێ ئەبێ ئەمە حەلکرێ هیچ نەکرابێ ئەبێ ئەمە حەلکرێ. باشە سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێم بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتوو دەکرێن وڵات باش تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئێحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتیان لەرچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە. برنجی 11-22 هندی و 11-22 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هەومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق.
کە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگعالی جەنابەت پێش ناوبڕەکە باسی مەسەلەن ئافرەتی بێ هاوسەر وە منداڵانی بێسەرپەرشت کردووە بابەتێکی تر شەر مەسەلەی کەمەندامان ئەوانەی کە هیچ سەرچاوەیەکیان نییە کە 150,000 هەیە بە حکومەوەی کەم جارە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیش لای ئێوە هەیە چاوڵێکە ینی بۆ هەم بۆی کە بەڕێز وتت دەبێت چارەسەر بکەوی مەسەلەی بێ هاوسەر و ئەوان هەم بۆ زیادکردنی موچەی کەمەندامانیش ئەوانەی کە سەرچاوەی داهاتیان نییە بەڵێ وەڵا کاکین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرقاڵی پرۆژەیەکە بڵۆکێکی کشتگیر هەم بۆ تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و هەم بۆ خاوەن پێداویستی تایبەت بەشێکی پێویستی پەیوەندی بە تعدیلی قانونە کە پەرلەمانە بەشێکشی هەندێک قەراراتەیە هەمومانەزانین لە دەسەڵاتی وەزارەتێکان نییە بێ موافقەی ئەنجومەنی وەزیرانی بۆ وەربگیرێ و بێ ئەوەی وتم کە قەنەعەتی هاوبەشی بۆ دروستکرێ ئێستا خەریکی ئەوان قەریکی پیاچوونەوەی ئەوان قەریکی دەرکردنی هەندێ ڕێنمایی و هەندێ ئەوان کە چاکسازی لە لیستەکەشا بکرێت چکە جاری پێش وەزیرەویت ئەویت پیاو هەیە موچەی ئافرەتی بێ هاوسەر وەرەگرێ ئەوانە ئەوەش کە خەریکن چاکسازیەکەی تا بکەن بۆ ئەوەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام من پێم وایە ئەوە ئەولەویەتە ینی ئەوە لە پێش هەموو شتێکەوە ینی هیچ شتێک نییە لە پێش ئەوە بێت کە ئافرەتێکی بێ هاوسەر 3-4 هەتیوی هەیە 100,000 بووە 150,000 بۆ 4 ساڵە بڕاوە هیچ شتێک هیچ کەسێک لەوە مستحقتر نییە و هیچ کەسێک لەوە شایستە نییە تەمان دۆ لەگەڵەوانشا خاوەن پێداویستی تایبەتەکان کە ینی هەومان نەزانین ئەوانەی لاشەیان ساخە و جسمیان تەواوە ئیشیان دەست ناکەوێت چجای ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن بۆیە ئەو دووفیە یعنی بێ ئەولەویەتی پێ بدە باشە کاک علی لەسەر مەسەلەی دەرماڵەکان مەسەلەن دڵەڕاوکێک دروست بوو لە مادەی شەشەمیش بڵین بەشی شەم مادەی دێم باز لەوە دەکات کە پێویستە سەر ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەرماڵەکان لە سەرجەم دامەزراوە دەستوریەکان هەرێمی عێراق لە بەڕۆژنایی یاسا بەرکارەکان بە شێوەیەکی دادپەروان ڕێک بخاتەوە ئەگەر ئێمە پەسەندکەن ئەمە دەسەڵات نادەن بە ئەنجومەنی وەزیران کاندێک دەرماڵە بەبردرێ یاخود تەنیا ڕێخستنەوەیە بڵین کاکین ئەڵێ بە پێی یاسا و ڕێنماییە بەرکارەکان باش بە پێی یا ئێماڵێن چی من ئەڵێم چی ئەبێ وای لێ بکەین بە پێی یاسا و ڕێنماییە بەرکارەکان ئەگەر یەکێ بە دەر لە یاسا و بە دەر لە ڕێنماییش بە عەفەوی شتێکی پێ ئەدرێت یعنی تۆ پێت قبوڵە وەری بگرێت من یەک نمونەت بۆ باسەکەم من طبعا من ماوە نێتی مشەڕع و کاتەیەکە لە پەرلەمان نێتی مشەڕع طبعا حسێبە لە تەفسیری قانونە ئەوەی کە تۆ پرسیارەکەی ئەبێ بە فەرمی وەڵامت بدرێتەوە کە بەستیان چییە لەمە من لێم پرسین وتم مەبەستان چییە لەمە وتیان یەکێچێتە سەر عەمود دەرماڵەیەکی مەترسی هەیە بەرە بێتە خوارەوە ئەمرێ کەواتە فعلەن ئەمە ئیشەکەی مەترسیەکی گەورەی لەسەر بێت دەرماڵەیەکی شایستەی هەبێت لەگەڵ یەکێکە کە هیچ ئیشی نییە بندیوارە یا نەخۆت داوامەکە و لەبەر سپلی دانیشە و هیچ ئیشێکی نییە هەمان دەرماڵەی مەترسی وەرەگرێ ئەمە ڕەوایە کاک حەکیم ژمێریارەیە لە سەرۆکایەتیەکان بۆ نمونە لە سەرۆکایەتی هەرێم بە بەراورد بە کەسێک بۆ نمونە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بۆ نمونە لە وەزارەتی تریش تەبعاً هەروایە یەک بڕوانامەیان هەیە یەک ساڵی خزمەتیان هەیە هەموو شتێکیان وەکو یەکە بەڵام مەعاشی ئەو سێ ئەوەنەی ئەمە ڕەوایە ئەمە نابێ ئەمە شرێکرێتەوە جا ئەمە خۆکرێ بە قانونەکەش نەبێ حکومەت خۆی بە ئیجراعاتی خۆی ڕێکاتەوە بەڵام ئەوەی بێ تقریبا لە 154 موچە دەرماڵەیە لە 146 ئیسمیەکەی بگرێ کەمتریش وەڵام بێ شەل و کوێرم بکەویتە دەرماڵە و 150 مامۆسا ببڕە و ختوڕەی فلان ببڕە و خواردنی پۆلیس ببڕە و ئاسایش ببڕە و ئەوانەی لە کاروباری پزیشکیان بیبڕە و ئەمە نییە وان نییە ئەوەی کێ بە ئێمەیان وتووە وتیانە تەنیا ئەو بوارانە کە لارن یەکێ هەیە ڕێنماییە دەرچووە بۆ نمونە دەرماڵە تەنیا من بێ بۆ نمونە من مهندیسم لە شوێنێ ئیشێکی پیشەیمێ هی مهندیسە پیشەیەکەمە ئەو دەرماڵە بۆ من هاتووە یەکی هیچ ڕەبتی بەمەشەوە نییە بە گەندەڵی ناوەکەیان تێوە گلاندووە تیان خستووە ئەمە تەنزیمەکرێتەوە بەڵام لە پەرلەمانیشە بە ڕوونی و بە دڵنیایی پێیانەڵێن
ئەڵێن مەبەستان چییە لەمە زۆر بەڕوونی پێمان بڵێن ئەو کاتە نێتی مشەڕع لە چوارچێوەی ئەو تەفسیرە ئەبێ بە قانونەکە. باش سوپاس دەکەم سەبارەت بە مەسەلەی پاسەوانی کە بەڕێژ پێشتر ئیشتان لەسەر کرد بوو یعنی ئەمە ڕێک دەخرێتەوە کە ئێستا بەڕێز پێشتر باس لەوە کرد کە نزیکەی 100,000 پاسەوان هەیە لە کوردستانە. ئەگەر ئەم قانونە جێبەجێ بکرێ گرنگترین خاڵەوەی کاڵی خاڵ یەکەم گرنگترینی لەناو ئەمە باش کاکاکی خەڵکەیە لیوای هەیە فەوچی هەیە سریەی هەیە پیا ماقوڵە سی پاسەوانی هەیە هیچی بە ڕێنمایە بە قانون نییە بە ڕێنمایی نییە بە قەراراتە. ساڵی 2012 وەزیری ناوخۆوتی 62,000 پاسەوان هەیە ئێستا زیایی کردووە. ئەزانی ئەو ژمارە پاسەوانانەی کە ئێمە هەمانە لە سوپای 8 وڵات زیاترە واتە ژمارەی پاسەوانەکانی کوردستان لە سوپا نەک لە پاسەوان لە سوپای 8 وڵاتی دنیا زیاترە. هیچی بە قانون نییە بەس پەرلەمانتار بە قانون دیاری کراوە چەند پاسەوانی هەبێت. ئەگەر ئێمە بتوانین ئەمە تەنزیم بکەین کێ چەند پاسەوانی هەبێت وەزیر چەند هەبێت پەرلەمانچار چەندی هەبێت سەرۆکی هەرێم چەندی هەبێت هەر مەقەڕێ بارێک هەمووی ڕێکخرێتەوە بە ڕقەمی دقیق مامۆسای ئاینی پاسەوانی بۆدا نەنراوە بەعام نیانە بەڵام هەندێک خەڵکی بە ئستثنا چەند پاسەوانێکی هەیە پیا ماقۆڵ یعنی کێ نامەعقولە بۆ خەڵکی تر نامەعقولە پیا ماقۆڵ هەبێ 20 پاسەوانی هەبێ سی هەبێ ئەبێ هەموو ڕێکەینەوە کێ پاسەوانی هەیە. کۆمەڵی سوودیە یەکەم گەندەڵی و نادادی و سەرانەوەرگرتن و زەخت و زۆر و چاوسورکردنەوە زۆری بەم پاسەوان شتانەیەکێ بوونی نامێنێ کەمێ حکوومەت لە حکوومەتە ئەچێت یعنی وەڕێکە خرێتەوە ئەوە کاینتری شەخرێتەوە سەر میلاکی وەزارەتی ناوخۆ ئەکرێت بۆ کۆمەڵە ئیشی زۆر باش بەکاری بێنن کە بۆ نمونە ئێستا سکیوریتی شەریکاتی نەوت دراوە بە کۆمەڵە مەسوول و مناڵە مەسوول ماگانە ملیۆنان دۆلاریان دەسەکەوێ هات بەم پاسەوانە زیادانە ڕێکی کەرەوە ئەوە 15 میلیۆن دۆلارمان گەڕاندەوە بۆ خەزێنەی دەوڵەت. باشە بەس کاگالی ئەین قسە لە سەرەوەی ئەمە جێبەجێ دەکرێت چونکە ئێستا باس لەوە دەکرێت ئاگە زانیاری بڵێن ڕاستە یاخود جەناب دەتوانین پشت ڕاستکەی چەند مەحەکەکە ئەمەیە کاکە حەکیم. بەڵێ سەبارەت بە پەرلەمانتار کە سێ پاسەوانتان بۆ دانراوە ئێستا حکوومەت مەسەرەن بۆ ئێوەی جێبەجێ ناکە سێ پاسەوانەکە بەس خەڵکی ترەیە مەسەرەن ئەو هەموو پاسەوانەی هەیە و ینی متێشی لە حکوومەت بۆ سەر دەگرێت. ئەڵا پەرلەمانتار ئەوە ساڵێک و چەندێکە ساڵێک و مانگێکە پەرلەمانتارێت تای سێ پاسەوانی نییە بەڵام پیا و معقول هەیە سی پاسەوانی هەیە باش بەڵام با ڕێک کرێتەوە کاک حەکیم ئەمە کەمێ هینێوێ ئیش و پشوو درێژیەوێ تۆ سەیریکە سەرەتا کە باسمانە کرد ئەوەنە خانەنشینی نایاسایی هەیە ئەوەندە بندیوار هەیە فڵان بەرپرسەوەنە فەوج و پاسەوانی هەیە ئەوە بەئەنامیان دەرەکەیان و ناڕاستە چاواشەکاریەکەن وانە دواتر هات بخۆیان پاسیان کرد دواترتیان وڵی ڕاستە هەیە بەس چۆن حەلەکرێ حەلی نییە پاشان هاتن پێکەوە کردمان بە قانون ئێستا بووە بەڕێی هەمومان دەریەچێنین ئەم بابەتە پشوو درێژیەوێەوە ئیشێوێ من دامەی وتومە کاک حەکیم ئاسانترین شت ئەوەیە بیتە سەر تەلەڤزیۆن بڵێ گەندەڵی هەیە نادادی هەیە مافیایی هەیە هیچ ناکرێت وەڵڵای ئەوەی ئەیکەی تەنیا خۆ هیلاکردنە بەخوا گەندەڵکارانیش حەزیان لەمەیە زۆر حەزیان لەمەیە بە کۆمەڵە قسەی مەتاتی بەڵام بێین کۆڵ نەدەین دەور دەلەبری ئەوە بچینە خاڵە سنوورەکان بە بەڵگە و ڕقم و دیکۆمنت و ناوی کۆمپانیاکە دەریکەین بین داهاتی فعلی نەوت و شەریکاتی نەوت و مەصارفی نەوت و سکیوریتی و چی دەرکەین ئەمانە دەرکەین کۆڵی لێ نەدەین من دڵنیامە دیکە نەتیجە باشە سپاس درێژیەوێ ئیشەوێ ئارامیەوێ معریفەیەوێ ئەم بابەتە نابێ خەڵک بێ ئومێدکەین بێ ئومێدکردن مردنە باشە دەناکرێت دەپڕۆژوورێکەوە دەرگا لە خۆت بەڵێ سپاس دەکەم کاتمان کەماوەگە چەند پرسێکی تر بە کورتی لە دەرەوەی ئەم بابەت پرۆژە یاساکەوەی کە بەرەزوتت خاڵە سنووریەکان کە بەدواچوونتان بۆ کرد باسی هەندێک گەندەڵیت کرد بەڵام ینی ئەو دیارتین و گەنداڵیانە چین ینی بەنیازن بەم زوانە کۆبنەوەیکی لەسەر بکرێت دیارتین ئەو چاکسازی کە پێویستە لە خاڵە سنووریەکان بکرێت چییە؟ وەڵا کۆمەڵی بواری زۆرە ئیشەڵا لە هەفتەی ئایندا دانیشتێکی پەرلەمانی لەسەرەکەی وەزیرە معنیەکانێنن چێ و هەموو کۆمپانیای کە خەریکی وەرگرتنی پارن چ ئەوەی بە هەزاران تەن کاڵا بە ناوی ترانزیت بۆ سووریا دێ گومرگ نادا و داخڵە بێ چ ئەو هەموو عەفوی گومرگیە چ ئەو هەموو قاچاقی و قاچاقچێتی و هێدانی شتی ماوە بەسەرچوو
هێنانی شتی نایاسایی و قەت زۆرە بابەتەکان زۆرە بەڵام زۆر بە وردی وردەکاری و هەموویمان دەستنیشان کردووە و بۆ معلومات ئەنجومەنی وەزیرانیش هاوکات لەگەڵەما لیژنەیەکی دروست کردووە بۆ خاڵە سنووریەکان گەشتە نەتیجە ئەڵێن گەشتە نەتیجە نەش گەشتە نەتیجە و کاتە قسەی خۆمانە باش ئەی سەبارەت بەنەوت ینی تا ئێستا چاکسازێکی ئەوتۆکراوە لەم کابینە مەسەلەی نێود یاخود پێویستە چی بکرێ وە پێشتیش سەرۆکوەزیرانی هەرێم بڵێن وتاریە بوو وتیێم و خەڵک ئاگاداری داهاتینەوە تەگەیشتوتە و ئاستە شەفافیەتەکە وەڵی کاکە حەکیم ئەوەی ڕاستە بێەوە بڵێن وانە بۆ ئێمەمانان بە تایبەتی ئەوەی ڕاستە ئەوە بڵێن پرۆسەی نەوت کابینەی پێشووتر چۆن بۆ ئێستا شەر بخۆیەتی با حساباتینە بۆ بکەم مانگی پێشووت بۆ بکەم بە تێکرا نزیکەی 445,000 بەرمیل نەوتە فرۆشتێ 300 میلیۆن دراتە وەزارەتی دارایی واتە لە هەر بەرمیلێکنەوت $22 دراتە وەزارەتی دارایی لەبارەی ئەی ئێستا بازەوەکی هەموو داهاتەکان دەسێتە وەزارەتی دارایانی کۆی داهاتەکە تا ئێستا ئەومە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ کۆی داهاتینەوەبانجیان من پێم وتی کاکە حەکیم پێم وتی هەر بەرمیلێنەوت $22 چۆتە وەزارەتی دارایی نزیکەی 300 میلیۆن دلار بووە کە پارەی نەوت چۆتە وەزارەتی دارایی ئێتر بەخوایتر لەوە ڕوونتر چی بڵێمێنی باش ئەی سەبارەت بە موچە ینی موچەیەم 3 ساڵە بڵێ ئەو 3 مانگە بوو بوورە کۆتایی ئەم ساڵ مشتمەڕی زۆر لەسەر دوزوو تا ئێستا چارنووسەکەی دیاری کراوە خۆ لە پەرلەمان بەداچوونتان بۆ کردبێت چی لێ بەسەر دێت ئەو 3 موچەی تا ئێستا ئەوەی کە مەبدەئیەن کاکە حەکیم ئەوەی مەبدەئیەن بە ئێمە وتراوە لە ئێستادا باش ئێمە هەوڵە دەین شتی ترکەین هەوڵە دەین وعد نادەین هەوڵە دەین شتی ترکەین بۆ ئەوە ئەڵێن هەموو مانگێ موچەیەکە دەین هەموو ماچێ موچەیەکە دەین ئەوەی کە تا ئێستا هەیە بەڵام ئێمەی شەڵا پشتیوان بەخوای گەورە ئەوڵە دەین شتی ترکەین ینی شتەکە چییە دەکری ئاماژەی پێ بکەیانی بۆ موچەی ئەم ساڵە مەبەستت ئەو 3 موچەیە ئەزانین چۆنە کاک حەکیم بەخوا هەوڵە دەین بتوانین بۆ ئەم پاشەکەوتەوە مینانە شتێک بکەین ینی هەوڵ باشە ئەی بۆ چۆنە کە تۆیسە باسی کەیت و نەتوانی خەڵک بێ ئومێ دەوێ بەڵام هەوڵە دەین ینی باش ئەی بۆ ساڵی ئایندە ینی کە ڕێکەوتن لەگەڵ بەغداد کراوە بەڵام پرۆژه یاسای بودجە نەچۆتە پەرلەمانی عێراق مەسەلەی موچەی فەرمانبەران مسۆگەرە کێشەی نییە وەڵای کاک حەکیم ئەگەر بە قانون بێ جارێت هەومان ینی خۆ دۆخی عێراق ڕۆژێ تەفسیرێکیە دوو حاڵەتمان هەیە ئەگەر ئەو اتفاقێت جێبەجێ کرێ بۆ هەرێمی کوردستان زۆر باشە و من پێم وایە ئێمە سێمان یەکەم بە درێژایی سێمان یەکەم خەریکی لۆبی و ئیشکردن بووین بۆەوەی لەگەڵ عێراقا ڕێکەوین و پێمان وایە دەواازەی سەقامگیری لە کوردستانە ڕێکەوتنە لەگەڵ عێراقا و ئەگەر بودجەش جێبەجێ نەکرێ یەک لەسەر 12 ساڵی پێشوو خەرجەکرێتەوە کە ئەمە شەر ئەو بڕەپارە بە شێوەی بەردەوام بێت بۆیە دۆخەکە تا ئێستا بەو شێوەیە هیوادارین قانونی بودجەکە جێبەجێ بکرێت و پشکی هەرێمی کوردستان بدرێت و هەرێمی کوردستانیش ئیلتیزام کا 250,000 بەرمیل نەوت تەسلیم باشە زۆر بە کورتی ینی سەبارەت بە فەرمانبەرانی گرێبەست کە ئێوە پەرلەمان 2 هەفتەتان بۆ دانابوون و بزانم بەس بوو بە مانگێک حکوومەت نەیکردن بە فەرمی چەیە و سەبارەت بە پرۆژه یاسای بودجەی هەرێمیش دەنێرێتە پەرلەمان بە کورتی بێ سپاس دەکەین وەڵا بۆ فەرمانبەرانی گرێبەست بە دڵنیاییەوە ئێمە لە ماوەی ڕابردووە بە بەردەوامی لە خەت بووین لەگەڵ یانە و پێرێ لەگەڵ سەرۆکی پەرلەمان و کاکسۆرانە فەرمانبەرانی لەگەڵ سەرۆکی پەرلەمان و کاکسۆران لەگەڵ فەرمانبەرانی گرێبەست ئێمە دانیشتین هاتنە پەرلەمان هەوڵەکانمان بۆ باسکردن کە ئێمە چیمان کردووە لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانە لەگەڵ حکوومەتە و ئەمانەیە قەناعەت بە حکوومەت بکەین کاک حەکیم هەندێک برادر هاتبوونیانتەوە ئێمەین تەنیا ئەمانەوێت فەرمانبەری گرێبەست دامەزێ ئەمانە گەورەترین زەرریان داوا لە فەرمانبەرانی گرێبەست کە تۆ ئیشە بە تەنیا کردتەی خۆت بۆ ئەوەیە نەکرێ ئەنجومەنی وەزیرانەکەیتە دوژمنی ئێستا من پێم وتم ئێستا حەزەکەی منە چمە دەرەوە مؤتەمەرێکی سەحەفیەکەم ئەڵێمەوە منم ئەمەوێ بە هەموو توانایە فەرمانبەرانی گرێبەست دابەزێەوە حکوومەتە ڕازگۆ نییە لەگەڵتانە فێڵتان لێکا چاواشەتانەکە هەمووتان پێتان وایە من زۆر باشم کردووە بەڵام من گەورەترین زەرم لێدان وام کرد دۆخ و ڕق و کینەیە دروستکەم کە پرۆژەکەتان هەر نەکرێت نا ئێوە بە منطق و بە ئارامی بە قەناعەت پێکردن بە هەوڵ
بۆ فەرمانبەرانی گرێبەستەوە بۆ خەڵکی تریش کاکە حەکیم یعنی خۆ تۆ خەڵکێ ماستەر و دکتۆرا هەیە تایسە دەرفەتی دامەزانی نەبووە بەڵام فەرمانبەری گرێبەستێ تەمەنی 16 ساڵە بە گەندەڵی کراوە بە گرێبەست ئێسێوێ لە 18 ساڵیە تاعین بێ بەڵام ئەوەی دکتۆرا هەیە دەرفەتی دامەزانی نەبێ خۆمەش ناڕەوایتەیە بەڵام بێ فەرمانبەری گرێبەست ئەوەی مستحقا بە حەقی خۆی بووە ئەوە لە 3 ساڵەوە کەمتریش خزمەتی فعلی خۆی هەیە و ئیشەکە و دەوریە حەقی پێ بدرێت و ئەوەی ماسەر و دکتۆراکەش و ئەوەی ئەسڵەن هەر دەرفەتی پێنەدراوە ڕێگەی پێنەدراوە بێتە فەرمانبەری گرێبەست ئەویش چی بەڵام ئەوەی فەرمانبەری گرێبەست لە ئێسا بووە بە قەرارێ و ئیشی تیاکراوە و ئەنجومەنی وەزیران بە ئێمەیان و تۆی خەریکی ئامارێکی فەرمین بزانین هەر چەروەر وەزارەتێ چەندێ میلاکی فعلیەوێ پارەکەی چەنی بەسەریەت چەندێ ئیزافەیەکە چەندێ کەمەکە دواتر بۆ عەلا و تەرفیع چی لێت ساڵانی خزمەتیان بۆ حسێب بکەینەوە چی لێت ئەگەر حسێب نەکرێتەوە چی لێت ئەم دراسەیەکێ من پێم وایە ئیش بکەین بۆ ئەوەی کە ببێت نەک بۆ ئەوەی ینی فەرمانبەرانی گرێبەستیش پێمان بۆمان باس کرد قەناعەتیان کرد وتیانەوەی ئێوە ڕاستە ئەوەی ئێوە ڕاستە کاتم نەما بە زۆر بابەتت خۆشیان بن ئەوەی کە یەت ئەڵێ بەتەنیا من دڵسۆستان و پەلاماری هەموو لایەکەدا بەخواوە زیاتر پێگەێنێ بەڵێ پرۆژه یاسای بودجە دێتە پەرلەمان بە کورتی کاتنەوە پرۆژەی بودجەی کوردستانت باس کرد ئامادەکاریەکانی لە وەزارەتی دارایی تەواو بووە هەندێک بابەتی هەیە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کراوە پێم وایە ئەنجومەنی وەزیران چاوەڕێی عێراقن بۆی مەبلەغەکە تەثبیت بێ و ڕەوانەی پەرلەمانی کوردستانی بکەن و لە 80 ساغ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک عەلی حەمەساڵح سەرۆکی فاکسۆنی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاسی بەڕێستان دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ